ئێمە لێرەکە ئەم مزگەوتە الحەمدوللیلا لە دێر زەمانەوە کە حوجرەی تیابووە و چەند فەقیش کە لێرە خوێندوێتی ئێستا ئیمام و خەتیبن هەمووشی لەسەر شانیەوە بووە بۆم معلومات و زانست و زانیاری پێتان ئەڵێم حتا ئێستا نە حکوومەت نە حیزب یەک دیناری نە بۆ مزگەوت نە بۆ حوجرەی مزگەوت بۆ ئەم مزگەوتە سەرف نەکردووە هەمووی لەسەر شانی ئێوە بووە ئێوەی خێرخواز ئێوەی ئەهلی چاکە هەندێکیان کە ئێستاوان لە جێی حەقا و پاداشتی خۆیان لە ناو قەبر وەرئەگرنەوە و وەفاتیان کردووە هەندێکیان ئەولادەکانیان کە لێرە الحەمدوللیلا دەستیان لەو خێر و چاکە ئەوە هەیە ماوە یا لە تەعمیرکردنی حوجرە پێداویستی حوجرە بە سوپاسەوە ئەڵێم لە ناو بازار برای بەڕێزمان کوڕانی کاک حاجی عەبدولواحیدی بازیانی خی گەورە جەزای خێریان باتۆ ئێمە لێرە فەقیەکان ئەگەرین بێ ئەچن لەوێ بە قەرز ئەیهێنن و دوایی لە مزگەوتا کۆمان کردوتەوە و قەرزەکەمان داوەتەوە بەڵام لەبەرەوەی ئێستا وەزعی کوردستان بەداخەوە ئەبێ ڕۆژانە هەواڵ گوێ بگرین بۆ موچە حەق و مافی خۆمان بە ماوەی درەنگ موچە ئەدرێ ئینسان شەرم ئەکا بەڕاستیکەوە عەزیەتی خەڵک بدات و ئەوە بە سوپاسەوە ئەم وەجبەیەی ئەمە کە 2 مانگ 3 مانگ جارێکەوە پارەکۆ ئەەکەینەوە ئێمە ئەم وەجبەیەی کە قەرزار بووین برایەکی بەڕێز و خۆشەویست و دڵسۆز کەسایەتی و چاکەخوازی شاری سلێمانی دکتۆر طەها ڕەسوڵ ئەو ئەرکەی گرتۆتە ئەستۆ و ئەم ڕایە ئەو قەرزە ئەداتەوە بۆ سوتەمەنی زستانیش خوا کەریمە ئینشەڵڵا خوا هەر خێرخوازێک چاکەکارێک هەر ئەنێرێ بەڕێزیان جەنابی دکتۆر ڕایەکێکە لەوانە کەسایەتێکی جوان و لەگەڵ ئەوەشدا سبەینێ ئەوانی ژینێکیان هەیە لە بارەی 2 کەسایەتی تەسەووفی گەورەی کورد سوهرەوەردی و محەممەد شارەزووری لەسەر ئەوە بەیانی سیمیناریان هەیە و بەڵێنیان داوە لە ماوەی 1-2 مانگی ترا بە پشتیوانی خوا لەسەر عەلامە و زانای گەورەی کوردستان مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس ئینشاءڵڵا کۆنگرەیەک و سیمینارێکی گەورەش ساز ئەکەن بۆ ئەو خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە و هەموو چاکە و چاکەکاران و چاکەخوازان ئەم شاری سلێمانیە وەکو باسمان کرد لە هەموو چین و توێژەکان لە هەر ئەهلی بەخشندە و ئەهلی کەڕەم بووە وەک چۆن باسی ئەو کەسایەتیە جوانانە و لە نێویشیاندا باسی ئەوانەمان کرد کە کەریمی عەلەکەیەکێک بۆ لەوانەیە کە خزمەتێکی گەورەی بە هەژاران کردووە و کەواتە شاری سلێمانی هەر شاری بەخشندەیی بووە زۆر سوپاسیانەکەین خوا جەزای خێری هەموو لایەک بداتەوە واتە ئێمە دانانیشین بۆ پارەکۆکردنەوە لەوە زیاتر بۆی عەزیەتی نەد بۆ حوجرە بۆی زیاتر عەزیەتی ئەوەی ئازیز و خۆشەویست نەدەین